داتە فەرمیەکان نیشان دەدات هاڵاوسانی ساڵانەی تورکیا لە مانگی ڕابردوودا لە 60% نزیک بۆتەوە. ئەمەش گوشاری لەسەر بانکی ناوەندی دروست کردووە بۆ زیاتر بەرزکردنەوەی ڕێژەی قازانج کە ڕەنگە ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری تورکیا تووڕە بکات. دەزگای ئاماری وڵاتەکە ڕایگەیاندووە هەڵاوسان لە ماوەی 12 مانگدا تا کۆتایی مانگی هەشت بە ڕێژەی 58.9% بەرز بووەتەوە بەراورد بە 47.8% لە مانگی حەوتدا. توێژینەوەیەکی جیا لە ئابووریناسی گروپی NAG وا پێشان دەدات کە ڕێژەی هەڵاوسان لە سەدا 122.9 بۆ 128.1% بەرز بووەتەوە. ئیبراهیم کایە خانەنشین کرا و دەڵێت ئەم ژمارانە هیچ پەیوەندیەکیان بەڕاستیەوە نییە. ئەو ژمارانەی ڕایانگەیاندووە گاڵتەجاڕین، هیچیان باوەڕپێکەر نین، هیچیان گرنگ نییە چی لەبارەی ئابووریەوە ڕادەگەێنن، هیچیان بۆ من جێگەی سەرنج نین و بە هیچ شێوەیەک باوەڕی پێ ناکەم. ئەو ژمارانەی ڕایدەگەێنن دوورن لە ڕاستیەوە. شیکاران پێیان وایە ڕێبازی ڕێژەی قازانج لە ئێستادا زۆر نزمە بۆ ئەوەی بتوانرێت هەڵاوسان کۆنتڕۆڵ بکرێت. ئەردوغان خەریک بوو بەهۆی قەیرانی ئابووریەوە لە هەڵبژاردنەکانی مانگی پێنجدا بدۆڕێت. ئەو سەرکەوتنی بەدەستینا پاش ئەوەی پارەیەکی زۆری دا بەلایەنگیراری بە زیادکردنی موچەی بەرفراوان و بەرنامەی خانەنشینی پێشوەختە هێنایە ئاراوە کە بە ملیاران دۆلار لەسەر حکوومەت کەوت. زرین گۆشلسۆی خانەنشین دەڵێت باوەڕیان پێ ناکەم. هیچ شتێکە دەیڵێن ڕاست نییە. ئەوان ڕاستیەکان ڕناگەێنن، باوەڕم پێیان نییە. 1 کیلۆ بە 70 لیرە ڕاستیەکە لە بازاردایە. تۆ دچیتە بازار ئەگەر نەتوانی بیکڕیت ئەوە ڕاستیەکەیە. ئایا دەتوانیت تەماتە بکڕیت بە موچەیەکی 7500 لیرە؟ ئێمەی خانەنشینان موچەی 7500 لیرە وەردەگرین چی بخۆین؟ لیام پێچ پسپوری ئابووری بازاڕە لە ڕاپۆرتێکدا نووسیەتی تا ئەو کاتەی سەرۆک ئەردوغان لەسەر دەسەڵاتە مەترسیەکان وا بە زۆری دەمێننەوە. ژنێک دەڵێت 3 بیبەری سوور بە 10 لیرەیە. ئەمانم کڕیوە و هیچی تر. شەرمەزاریە بۆ ئەم ژیانە. دراوی تورکیا بەهایەکی زۆری لەدەستداوە، بۆیە توانای کڕینی خەڵک زۆر کەمی کردووە. بۆ نمونە لە ڕابردوودا ئێمە سوودمان لە خواستی خەڵک وەرگرتووە. بەرهەمێک کە پێشتر 200 تا 300 کیلۆمەن دەفرۆشت ئێستا کەم بووەتەوە بۆ 50 تا 30 کیلۆ. وەزیری دارایی مەحمەد شێمشەک لە سۆشال میدیا ڕایگەیاند ئێمە دەزانین بەرەنگاربوونەوەی هەڵاوسان هەندێ کاتی دەوێت هەرچی پێویست بێت بۆ کۆنتڕۆڵکردنی هەڵاوسان و دواتر دابەزاندنی دەیکەین.